یاسای چی بە کەڵکی کرێت لە ناو شۆڕشدا مانای چی بوو؟ دیلەکان دەکوژرێن و شتەکانیان بەپێی یاساکە دابەش دەکرێن. هەڤاڵ کوێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمان هی هەمووان بوو دەڵێت ئێمە لە کاتی خۆ ئامادەکردن بۆ شەڕ و لە کاتی بەڕێوەچوونی ئۆپراسیۆنەکاندا پشتمان بەو زانیاریانە دەبەست کە لەلایەن سەرکردایەتیەوە پێمان دەدرا. زانیاریەکان زەخیرەی نووسینی ئاگرین و حەماسەت خوڵقێن بوون. ئەوەش بۆ هاندان و جوڵاندنی هەستی پێشمەرگە و ڕەواییدان بوو بە هەڵوێستەکانی یەکێتی. گومانیشم لەوە نییە لایەنەکانی دیکەش هەمان میتۆدیان پەیڕەو کردووە بۆ ڕەواییدان بە شەڕەکانی خۆیان. تەنانەت ئەگەر بەڵگەی تەواویش لەسەر تاوانباری ئەوان لەلایەن سەرکردایەتیەوە هەبوونایە، ئەوەی من لە تەواوی ئەو بەڵگە و نووسرا و دۆکیۆمنتانەدا خوێندمەوە ئەو زانیاریانەی پژڕاز نەدەکردەوە کە پێمان درابوو. ئەوەی کە من بیرم ناچێتەوە دیمەنی ئەو چەکدارەیە کە لە چاڵێکەوە بەفانی لە چڵک زەرکردووەکەی ژێرەوەی بەسەر نوکی تیزەی تفەنگەکەیەوە بەرز کردبوویەوە و بە ئاڵای تەسلیمبوونەکەیدا دیار بوو کە چۆن دەلەرزێ. چەکەکەت فڕێ بدەرە سەر زەویەکە بە دەنگێکی گڕ فەرماندەکە هاواری بەسەردا دەکات. چەکەکە و ئاڵا سپیە زەرد هەڵگەڕاوەکە دەکەونە سەر زەوی بە زەحمەتێکی زۆرەوە خۆی پێدەخرێتە سەر ئەژنۆشلبووەکانی. ئەسمەرێکی باریکەلە بە دوو چاوی پڕ لە تکە و پاڕانەوە و سواڵی بەزەیەوە لە یەک بە یەکمانی ڕوانی. فەرماندە چەند پرسیارێک لەو دەکات و ئەویش بە دەنگێکی لەرزۆکی کەستێنە گەیشتووەوە وەڵام دەداتەوە. بەر لەوەی فەرماندە بەدەستی خۆی مەخزەنێک لە جەستەی لەرزۆکیدا تەواو بکات بەسەر ئاماژە بۆ پێشمەرگەکان دەکات کە کەلوپەلەکانی لە نێوان خۆیاندا دابەش بکەن. ئەوانیش بەپێی یاسای چی بە کەڵکی کێدێت ئەوە دەکەن کە فەرماندە پێی وتون یەکێک قەمسەڵەکەی، یەکێک سەعاتەکەی، یەکێک تەپلەونی تاق و یەکێکی کەش جووت پێڵاوە نیوداشتەکەی. هەرکەسە و ئەوەی دەیەوێت و پێویستێتی دەیبات و دەبێتە هی خۆی. دیمەنەکە گومان دەخاتە سەر شۆڕژگێڕبوونم و هێڵنجی شۆڕژگێڕیەتیم پێدەدات. ئیدی لێرە بە دواوە شتێک نادۆزمەوە کە ڕەوایی بە کوشتنی نێوان ئێمە و ئەوان بدات. ئەمەوێ ڕای بە تاڵان بردن و وێرانکردنی ئەو شوێنانەی کە داگیر دەکران. هەر لە سووتاندنی ڕز و باخەوە بیگرە تاکو دەگاتە شکاندنی دەرگای ماڵان و با تاڵان بردننی هەر شتێک کە لە ناو ماڵەکاندا هەبوو. هەر لە فەرشەوە بیگرە تاکو دەگاتە سەلاجە و هەموو شتەکانی تر و دواتریش ئاگر تێبەردانی ماڵەکان. ئەمە بێ لە بردننی مریشک و مانگا و بزن و مەڕ و ماڵات و هەرچی یەک کە بەدەستەوە بەهاتایە ڕەوانەی دواوەی بەرەکانی شەڕ دەکرا. ئەمە لە کاتێکدا تازە بە تازە شەڕەکان کۆتاییان هاتبوو. دەبوایە لە بری ئەمە خەریکی خۆ ئامادەکردن بووینایە بۆ ئەگەری هێرشی پێچەوانە کە لەوانە بوو لە هەر ساتێکدا ڕوو بدات. ناخۆشترین شتیش ئەمە بوو ئەو کەسانەی کە ئەم کارانەیانە کرد لە لێپرسینەوەیان لەگەڵ کرا و نەسزایەکیش دران.